سڵاوڕێز بابەتی مریشکی ڕوودا و ئاوا هەڵبەت بە کورتی باسی ئەمە دەکەم زۆر قسەیان لەسەر کردووە بەڵام لە کۆمەڵگای کوردیدا بە تایبەتی کۆمەڵگای عەشایریدا زۆر جار لەسەر مریشکێک چەندین کەس کوژراوە و لەناو گوندەکە بۆیتە شەڕ جای وا هەبووە عەشیرەت دژی عەشیرەت لەسەر مریشکێک شەڕیان کردووە کوشتنی مریشکێک یان بزنێک یان سەعاتێکی ئاوگرتنەوە یعنی ئەم شتانە لەناو کۆمەڵگەی عەشایری زۆر زۆرە ئیتر ئەمەی ئەوانیش ئەم شتانی دەبیرم لەسەر مریشک سێرکە دوو کەناڵ یەکی نێچیرمان بارزانیە ئەوی تریشی مەسرور بارزانیە هەردووکیان کەناڵەکانیان شەڕ دەکەن لەسەر بابەتی مریشک و مەشغوڵکردنی خەڵکیشە و بەڵام شتێکی تریش لە پشتەوە هەیە ئەو ناکۆکیە لە ناویان هەیە زیاتر ئەمەش سەبەبە بەڵام من لێرە یەک شت پێتان دەڵێم کە ئەوێ بزانێوەش بەڕێزان من ببورن ئەو قسە دەکەم ئەوان بنەماڵەی بارزانی شەڕی خۆیان زۆر جار بە خەڵکی سوورانی دەکەن یعنی ببورن کە ئەو قسە دەکەم جارێکی تریش ئەو قسە کردووە بە سوورای قوندەر دەکەن شەڕەکان بە سوورانی قوندەر دەکەن بەهدیری بێ ئەو شەڕا بوو ناکە دەزانێ چەند ترسناکە لە ناو دەچن یعنی بە ئەو دوو کەسە باش بزانن یەکێکیان نامێنێ ئیتر لە شوێنەکەی نامێنێ لە کوردستان نامێنێ لە شتێکی بەسەر دێت لە ئەو دوو کەسە یەکێکیان ئیتر نازانم کێیە بەڵام ئەو دوو سوورە قوندەرە شتێکیان بەسەر دێت کە زۆر زۆر عەیبە بکەونە ئەو شەڕە بۆ دوو ئاموزە کە شەڕی دەسەڵاتیان هەیە شەڕی حزباتی دەسەڵاتی حزبیان هەیە یانی بزنسیان هەیە ئەمە بێعەقلی ئەو دوو کەسەیە نەزانین و هینی ئەوانە کە تا ئێستا ستروکتوری ئەو بنەماڵە تێناگەن زۆر کەسی وەک ئێوە بوونەتە قوربانی شەڕەکانیان خەڵکی بادینان ئەم شتە ناکە باش دەزانێت کە ئەمانە کە شەڕی یەکتری دەکەن خۆیان نایکەنە تەڕەف چونکە بوونی تەڕەف لەو مەوزوعانە ترسناکە و شتی خراپی بەدوایەوەیە بەڵام شتێکی تر دەڵێم دوور لەم بابەتەی کە دوو کەسی سوورانی ئەم شەڕا بوو دەکەن سیرکەن سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکومەت و دوو کەناڵی ڕاگەهاندنیان دروست کردووە بە پارەی خەڵک خەڵکیان بەم ڕەمەزانە بەم شتانە مەشغوڵ کردووە مریشکی مجەمەد یان مریشکی زیندوو بوویتە قەشمەریات یعنی بەڕێوەبردنی ئەم هەرێمە بوویتە قەشمەریات لای ئەمانە بەڕاستی قەشمەریاتە یعنی ئەمانە سوکایەتی بە خەڵکی کوردستان دەکەن سوکایەتی بە عەقلی کورد دەکەن سوکایەتی بە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەن مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبوایە خەڵک مەشغوڵی شتی باشتر بێ شتی جوانتر بێ چووینە بوومان دوو شەڕیان دروست کردووە شەڕی مریشکی مجەمەد و مریشکی زیندوو شەڕی سەلەفیەکان لەگەڵ مولحیدەکان بڕۆ تیکتۆکیش ئەم شەڕیان دروست کردووە ئەبوو چیچوو شاخستوان ناو ئەو شەڕە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە بە پلان دەکەن لە بیرت دەبەن کە موچەکەت نهاتووە لە بیرت دەبەن کە فاتورەی کارەبا زۆر گەران بووە لە بیرت دەبەن کە ئازادی نییە لە بیرت دەبەن کە دیموکراسی نییە لە وڵاتە لە بیرت دەبەن کە پەرلەمانێکت هەڵبژاردووە ساڵ و نیوەکە دانەنیشتووە حکومەتێک بوو 4 ساڵ دروست کراوە ئەمە 8 ساڵ ئەو حکومەتە هەیە ئەم شتانە هەمووی لە بیرت دەبەن دەچن شەڕی مریشکی مجەمەد بەستوو و مریشکی زیندوو دەچن شەڕی مولحیدەکان و سەلەفیەکان شتی ئەملا ئەولا دروست دەکەن کە تو دوور بکەن لە ئەو واقعی کە تو تێدا دەژی دوور بکەن تو لە ئەو کاراساتەی کە تو تێدا دەژی هاوڕێیان دوورکەون ئەم شتە دوورکەون فکر بکەین هزر بکەین دانیشین چۆن خۆمان لەم دوو بنەماڵە ڕزگار بکەین سپاس